داگیرکردنی بەشێکی بەرچاوی زەوی لە پارێزگای سلەیمانی بە شێوەی نایاسایی لەلایەن هەندێک کەسەوە بۆ تا پرسێکی گرنگ و لە حاڵەتەوە بۆ تا دیاردە. بە گوێرەی بەدواداچوونەکانی لیژنەی شارەوانی ئەنجومەنی پارێزگای سلەیمانی زیاتر لە 65,000 پارچە زەوی لە پارێزگای سلەیمانی بە نایاسایی داگیر کراوە. ئەوەی کاربەدەست بڵین دەست ڕۆشتوو بووە لەم شارۆتوانیوێتی لە چۆ بۆ کرابێت تەجاوزی کردووەت سەر زەویزارەکان و ئەو زەویانش کە تەجاوزی کراوەتە سەر بڵین بۆ کۆبیسم چکە ئێمە هیچ داتەوە ژمارەیەکمان لانیە و ڕەنگە ئەو داتەوە ژمارەیە لە شارەوانیش کەم بیانی ئەگەرەش بێ دەقیق نەبێ بەڵام سەر و وەکو باسەکرێ 60,000 پارچە زەویە. بۆ کۆنتڕۆڵکردنی دیاردەی داگیرکردنی زەوی لە پارێزگای سلەیمانی تاوەکو حاڵەتەکە لەوەی هەیە زیاتر مەترسیدار نەبێت، داوا دەکرێت لیژنەیەک لە ئاستێکی باڵا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانەوە پێک بێندرێت بۆ ڕێگریکردنی زۆرێک لەو دیاردە نایاسایانەی لە سنووری پارێزگای سلەیمانی ئەنجام دەدرێت. کەسێک بێ بەرپرس بێ و بە ناوی پۆلیس یان پێشمەرگە یان ئاسایش یان هەر لایەکی تر بێت ئەرزەوەر بگرێ گوایە ئەمە بۆ ئەمانەی دابینەکە بەڵام خۆی بیکا بە پرۆژە و ئەرزەی مڵکی گشتی پێداگیر کات و بۆ بەرژەوەندی شخصی بەکاری بێنێت و خەڵکی لەسەر بتۆقێنێ و بترسێنێ ئەوە بەڕاستی کارەساتێکی گەورەیە و نابێت جێگەی قوبولکردن بێت. بە گوێرەی ئەو زانیاریانەی دەست کوردستان 24 کەوتووە، زۆرێک لەو زەویانەی داگیر کراون دەکەونە سنووری ناوچەی کانی گۆمە و کانە سوورە و بەکرەجۆ و ڕاپەڕین و تاسلوجە کە بە ناوی قوربانیانی شەڕی داعش بەشێک لەو زەویانە وەرگیراوە و دواتر بە شێوەیەکی نایاسایی فرۆشراونەتەوە و مامەڵەیان پێوەکراوە. دالیا کەمال، کوردستان 24 سلەیمانی.